بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیام بە تایبەتی بەرنامەی بەخشین. خۆشحاڵم کامڕۆ لە بەرنامەی بەخشین لە خزمەتتانم بۆ دەرخستنی پرۆژەیەکی دیکەی دەستگای خێرخوازی بەخشین کە وەک هەمیشە و پیشەیانە لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتە و دیارە ئەم پرۆژەی کامڕۆ لێرە دەیبینن ئەم خاتونە بەڕێزانە کە لێرە هەمویان کۆبوونەتەوە لە چوارچێوەی پرۆژەیەکی تایبەت و دیاریکراوی دەستگای خێرخوازی بەخشین کە هاتووە لە ناو پرۆسەیەکە. 40 خاتونی کە منداڵی بێ سەرپەرشتیان هەیە کۆی کردوونەتەوە و لەم پرۆژەیەدا بەخشین دەیەوێت ئەم خاتونانە فێری خەیاتی بکە کە چی دیکە پێویستیان بە هاوکاری کەسی تر نەبێ خۆیان بتوانن بژێوی و داهات بۆ خۆیان پەیدا بکەن. دیارە بەخشین هەستاوە لەم پرۆژەیەدا خولێکی یەک مانگە ڕاهێنانی کردووەتەوە بۆ ئەم خاتونانە کە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا خولەکە بەردەوام بووە لەلایەن مامۆستایانی شارەزا و پسپۆڕەوە و دواتریش دەبنە خاوەنی بڕوانامە. لە ماوەی ئەم یەک مانگەدا کە ڕۆژانە هاتوون لە خولەکەدا بەشداریان کردووە هەموو تێچوو ئەرک و تەنانەت هاتوچۆکانیشیان لەسەر دەستگای خێرخوازی بەخشین بووە. تەنها ئەوەندە فێرخواز دەبێ مەیلی هەبێت لەسەر ئەوەی کە بیەوێ فێر ببێت کە ئەمە پیشەیەکە لەگەڵیانە دەمێنێتەوە و دەتوانن بژێوی ژیانی خۆیانی پێدابین بکەن. دیارە لەم بەرنامەیەدا وردەکاری زیاتر لەسەر ئەم پرۆژەیە دەخێنە ڕووبۆتان لەگەڵمان بن. دەستگای خێرخوازی بەخشین لە پرۆژەیەکی ناوازەدا بەکردنەوەی خولێکی درومان دەرفەتی کار و سەرچاوی بژێوی بۆ دەیان ئافرەتی سەرپەرشتیاری مناڵی بێباوک دەڕەخسێنێ. خولی فێرکردنی درومان لە ئێستادا بۆ 40 خانمی سەرپەرشتیاری مناڵی بێباوک لە ئۆفیسی سەرەکی دەستگای خێرخوازی بەخشین لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت و سەرجەم پێداویستی و تێچووی خولەکە لەلایەن بەخشینەوە دابین کراوە. تەواوی تێچووی پرۆژەکە لەلایەن نووسنگەی ئەوروپای دەستگای خێرخوازی بەخشین و کوردانی تاراوگە دابین کراوە کە بۆ هەریەک لەم خانمانە نزیکەی $335 تەرخان کراوە و لە کۆتایی خولەکەشدا هەریەکەیان دەبنە خاوەنی ئەو ئامێری بەرگ دروێ کە لە ماوەی خولەکەدا ڕاهێنانیان لەسەر کردووە. ماوەی خولەکە 30 ڕۆژ دەخایەنێت و کۆی پرۆژەکەش نزیکەی $13500 تێدەچێت و دەستگای خێرخوازی بەخشین خەرجی هاتوچۆی فێرخوازان و سەرجەم پێداویستیەکانی فێربوونی درومانی لە ماوەی بەردەوامی خولەکەدا گرتووەتە ئەستۆ. ئەم خولە لەلایەن کەسانی پسپۆڕ و بە ئەزمون و مامۆستای شارەزاوە دەوترێتەوە و لە کۆتاییشدا جگە لە ئامێری درومانەکە کە لە باشترین براندە جیهانیەکانە بڕوانامەی بەشداربوون دەدرێتە فێرخوازان و بە کۆتایی هاتنی خولەکەش هەریەک لەو خانمانەی کە سەرپەرشتی مناڵێکیان زیاتری بێباوک دەکەن دەبنە خاوەن پیشە و سەرچاوی کار و داهات و بژێوی سربەخۆی خۆیان. کردنەوەی خولی درومان و فێرکردنی بەرگدوری بۆ خانمانی سەرپەرشتیاری مناڵی بێباوک یەکێکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین و لە ماوەی ڕابردووشدا 15 خولی هاوشەوەی لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کردوێتەوە و بۆ مەبەستەش دەستگای خێرخوازی بەخشین بڕی 31,300,000 دیناری تەرخان کردووە و تا ئێستا 447 فێرخواز لە ڕێگەی ئەم پرۆژەی دەستگای خێرخوازی بەخشینەوە فێری پێوانە و بڕین و دوورین و دیزاینی جلوبەرگ کراون و لە کۆتایی خولەکانیشدا بە مەبەستی دەستەبەری سەرچاوەیەکی سربەخۆی داهات بۆ ئەو خێزانانە دەستگای خێرخوازی بەخشین هەمان ئەو ئامێرانەی ڕاهێنانیان لەسەری کردووە بەخشیوەتە خانمانی فێرخواز. خۆشحاڵم من وەکو مامۆستایەک لە ماوەی ئەم مانگەیە لە خزمەتم خوشکە بەڕێز و خۆشەویستانە بووم. من زۆر سوپاسی بەرنامەی بەخشینەکەم دەستخۆشیان لێ ئەەکەم کە ئەو شانازیاندا بە من لە خزمەتی ئەم خوشکانە بم کە زۆر گرنگە هەریەکێ لەم خوشکە بەڕێزانەمان ئەم کار و پیشەی خۆیانیان هەبێ. زۆر سوپاسیانەکەم. زۆر سوپاسی ئەو کەسە باش و دڵسۆزانە ئەەکەم کە لە ئەوروپا بیری وڵاتەکەی خۆیان و بیری کەسانەی دڵسۆزانە بیری کەسانی وەکو ئەم خوشکە بەڕێزانیان هەبووە و یارمەتەکانیان گەیاندۆتە دەستی بەرنامەی بەخشین. ئێمە لێرەدا ئەم خولەی کە کردومانەتەوە مانگێ بەردەوام بووە سەرەتای بووە خولێکی پێشکەوتومان نەکردوێتەوە خولەکەمان سەرەتا بووە کەسانێکمان هەبووە تەنانەت نەیزانیوە مەقەس بەکاربێنێ نەیزانیوە قماش چۆن بگرێ. ئێمە لێرە ئینشاءڵڵا ڕۆژانە بە عەمەلی و بە نەزەری لەگەڵیانە خەریک بووین و لەگەڵیانە هەوڵ و ماندووبوونێکی زۆرمان داوە
کەسانێکمان هەبووە دوای 3 ڕۆژ دوای 4 ڕۆژ فیراری کردو تێتی نایەمەوە بەشدار نابم لە دەورەکە بەڵام ئێمە قەناعەتمان پێ کردووە بەڵام ئێستا سوپاس بۆخوا باشترین و چاکترینە من زۆر سوپاسی بەرنامەی بەخشینەکەم ئەو برا باش و بەڕێزانەمان دوو بوون لەگەڵما سوپاسی ئەم خوشکە باشانە ئەەکەم هیوادارم ئینشاءڵڵا ئەمە کۆتا کار نەبێت چەنەها کاری باشتری وای لە دوا بێت ئێمە ئەگەر دەورەی ترم وتۆتەوە چەنەها دەورەی ترمان کردوێتەوە بەڵام ئەو خوشکەی کە لێرەدا فێر بووە ئیسفادەیەکی زیاتری کردووە لەبەرەوەی باشترین و چاکترین مەکینەی بۆ ئامادەکراوە ئەگەر تۆ فێری درومانیش بی ڕۆشتی تەماڵەوە شتێک نەبێت جلەکەی پێ بدووری تەنانەت لێرە مەقەست و مەترەکەشمان بۆ دابین کردوون ڕێگا و هاتوچۆشمان بۆ دابین کردوون ئێمە لێرە بۆ ئەوان کار ئاسانیە کە بۆ ئەوان باشترێکە بۆ هیوای بێ بە پیشەیەک بۆیان سوودێ بە خۆیان و خانەوادەکان بگەنە نیشاڵ. فەندێک هەیە دەڵێت ماسیم بۆ مەگرە بەڵکو فێری ڕاوەماسیەکەم بکە دیارە ئەوەی کە ئێستا بەخشین لە پرۆژەکانی جێبەجێی دەکات ئەوەیە کە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت دەخاتە سەر ئیشێک و فێری پیشەیەکیان دەکات بۆی کە خۆیان بژێوی ژیانی خۆیان دابین بکەن و چاوەڕێی دەستی هیچ ڕاوچیەک نەکەن لەوەی کە ماسییان بۆ بگرێت. ئێستا دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی ئەوروپای دیارە هەموو تێچووی ئەم پرۆژەی خێرخوازی بەخشینی گرتووەتە ئەستۆ و چل خێزانی کۆ کردووەتەوە یا چل ئافرەت کە لێرە منداڵی لێ سەرپەرشت بەخێو دەکەن و خاوەنی چەند منداڵێکی سەرپەرشتن کوێ کردوونەتەوە فێری خەیاتیان دەکات. ئەمانە هەمووی بە پرۆسەیەکی تایبەت تا تێدەپەڕێت بە تایبەتی لەو ڕۆ دەبێت لە ڕووی ئەکادیمیشەوە فێری خەیاتیەکە ببن بۆی کە سبەینێ بتوانن هەندێک مۆدێلاتی پێشکەوتو یا مۆدێلی تازە کە دێتە ئاراوە ئەمانە بتوانن دوورینیان هەبێت و بڕینیان هەبێت بۆ خۆیان ببنە خەیاتێکی کارامە. دیارە لیژنەیەکی تایبەت هەیە بۆ سەنگاندنی ئەمانەکە ئایا تا چەندە فێر بوون و کێ باشتر فێر بووە کێ ماوێتی فێر ببێت. لەگەڵ ئەمەشا مامۆستایەکیان هەبووە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا زۆر کارامایانە و زۆر ماندوونە ناسانە لەگەڵیانە هەوڵی داوە وەک کە بیستان و بینیتان فێرخوازەکان چۆن وەسی مامۆستاکانیان دەکردن لەوەی کە لەم خولەیە ئەوان فێری خەیاتی بوون. من دەمەوێت زیاتر درێژە بەم بەرنامەیە بدەین بزانین ئایا مامۆستاکە چۆن فێرخوازەکانی فێر کردووە و ئاسی فێرخوازەکان چۆنە وەروها لیژنەی هەڵسەنگاندن بۆی کە هەم وەکو هاندانێک و هەم وەکو هەڵسەنگاندنێک دەست لەم خاتونانە بەرنەدەن تاو کاتێک بە جوانی فێری خەیاتیان بکەن کە ببنە خاوەن پیشەی خۆیان و خۆیان بتوانن داهات و بژێوی ژیان بۆ خۆیان دابین بکەن لەگەڵمانە بن. بەخشین دایجان تۆ ئەو ماوەی کە بەشداری ئەم خولت کردووە هیچ فێر بووی؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە سپاس بۆ خوا زۆر باشم کە نەمزانی و تا ئەیسێ مەقەسیشم بەدەستەوە نەگرتە بووم. یعنی پێشتر هیچت نازانم؟ ناوەڵا هیچ شتێک
ئێستا چی فێر بوو؟ ئێستا سپاس بۆ خوا فێر بووم ئەتوانم ببڕم بیدورم چی بدووری؟ مەکسیە دوورم کەوا عەزی چاکەتیان پێ دووریوین ئەوانە ئەزانم. گرنگە لەوەی کە فێری پیشەیەک بووی ئێستا. زۆر باشە. ئەم پیشەکە ئێمە فێر بووین بە یارمەتی بەرنامەی بەخشین خۆیان لێ ڕاستی بێ دەستیان خۆش بێ بۆ هەموو سپاسی هەموو خێرخوازە و دەستخۆشیان لێ ئەەکەین کە یارمەتی ئێمەیان داوە بتوانین بژێوی ژیانی خۆمان و مناڵەکانمان بەڕێوەبەرین. بەتەما هەیە دوای ئەمە کە فێر بوو عادەتەن مەکینەکانیشتانە دەنێ بۆ خۆتان. بەڵێ بەتەمای بۆ خۆت شت بدووری و مناڵەکانی یا بۆ خەڵکیش کە سابەتی پێوە بکەین. بە خاتری ئەوە ئێمە یەک مانگە دێن مامۆستاکەمان زەحمە دەکێشی ئەم برادرانە زەحمە دەکێشن کە ئێمەش بتوانین بیبین و لە ماڵە بژێوی ژیانی خۆمانی پێ بەڕێبەرین. باس لەوە کە لەمانە زەحمەتیان لەگەڵا کێشاوە زۆر چیان کردووە بۆتە؟ ئشتا چیان بۆ نەکردوین یەک مانگە زەحمە دەکێشن هەمویان بەتایبەتی مامۆستا سروە کە چەنی لەگەڵمان ئەڵێ چەنێ بە بیرم لە فکری ئێمەیە ئەنجە بەرنامی بەخشین خۆیان لێ ڕازی بێ ئەمە شتێکی کەم نییە بۆ ئێمە. دەوراتی خەیاتی لە دەرەوە ڕێپارەیەک لێوەرەگرین لێرە هیچتان لێوەرگیراوە؟ هیچ شتێکمان لێوەرنەگیراوە زۆر بەجڕێک و هەتا دەمامەک و دەستکێشیشیان بۆ داناوین کە دەینە ژوور و ئیسفادی لێ بکەین چایمان ئێنێ بیسکویتمان ئێنێ مەسەتر ئەمانە لە ناو شاری سلێمانی هەمویان بەشداریان کردو هەر یەکیان و لە گەڕێکێکی دووری شاری سلێمانیەوە دێت. لەسەرتان نەکەوتووە لەوەی پارێک تەکسی و پاس و ئەمانە بدەن؟ نا تەکسیان بۆ گرتوین ینی هەمووی هاتوچۆ هەمووی هاتوچۆمان لەسەر بەخشینە هاتنمان ڕۆشنەوەمان هەموو شتێکمان ئەرەوەڵا ئێمە دەر ئێستا ئەنجە مەعاشیشمان هەیە مانگانە مەعاشمان هەیە هەموو مانگی ئێمە دێن مەعاشی ئەو مناڵە بێ باوکەمان وەرەگرین. چۆن پرۆژانە چۆن ئەبینی؟ منم پرۆژانە زۆر چاکی زۆر بە جوانی ئەیبینم. چی تێ بۆ خێرخوازەکان چونکە ئەمەی ئەم پارەی کە تەرخان کراوە بۆ ئەم پرۆژەیە خەڵکی خێرخواز لە نووسنگەی ئەوروپای دەستگای خێرخوازی بەخشینەوە دابینیان کردووە یان لە ئەوروپا بیریان بەلای خەڵکانی کۆکوێەوە بووە. بەڵێ چیان پێڵێن؟ من چیان پێڵم من هیوادارم داوا لە خۆی گەورە ئەەکەم خۆی گەورە زیاتریان پێ ببەخشێ خۆی گەورە ئیشەڵات دنیا و قیامەتیان باتێ ماڵ و خێزانیان مەحفوظکە هیوادارم سەرکەوتوو بن هەر بەردەوام بن لەم کارە خێرە کە ئەیکەن خۆی گەوریان لێ ڕازی بێ من بەشی خۆم زۆر مەمنونیشیان و دەستیشیان خۆش بێ. چیڵی بە هاوکارەکانت لەوەی کە ئەم هەمومان و بوونە و ئەم هەمویان شتیان بۆ کراوە بتوانن سبێنێ لە ماڵەوە بەڕاستی پیشەیانە کاری لەسەر بکەن داهاتێک بۆ خۆیان کۆ بکەنەوە؟ ئەمانەی کە هاوڕەکانم داواکارم لێیان کە بتوانن ئەوش کە لە مێشکی منایە لە دڵی منایە لە مێشکی ئەوانی شابێ بتوانن بژێوی ژیانی خوان زەحمەتی ئەم بەخشینە بەزایە نەچێت چکە زۆر زەحمەتیان لەگەڵ کێشاوین هەتا ئێمە یەک مانگە لێرەین یەکمەتر قماشمان نەکڕیوە قماشەکەیشیان پێیاوین بەکرەکەیان پێیاوین مەکینەکە لە بەردەستمانایە مەقەز لە بەردەستمانەیە ئێمە یەک مانگ زیاترە هاتوچۆکەین 250 خۆمان خەرج نەکردووە هەمووی لەسەر بەخشین بووە. دوایش مەکینەکەتانە دێن؟ دوایش مەکینەکەمانە دێنێ و ئیشەڵڵا ئەگەر هین بین ئەیبینەوە ئینشاءڵڵا.
سەرەتا دەستخۆشی لەم برا بەڕێزانە کەم زۆر سپاسیانەکەم بۆ ئەرک و ماندووبوونیان دەستان خۆش بێ وەکو بەشدار بووین لەم خولی خەیاتیە بۆیان دابین کردوین ستافی بەخشین دەستخۆشیان لێکەم ماڵیان ئاو بێ خێریان بنووسێ ئەوەی دەستی تیای بۆ لەم خێرە گەورەیە خی گەورە بۆی کاتە بەرجەزای قیامەت ئینشاءالله من خۆم پێشتر لە ماڵەوە هیچ ئیش و کارێکم نەبوو بەڕاستی هیچ دەستڕەنگینێکیشم نەبوو لە خەیاتیە کە هاتمە ئەم خولەوە تقریبی بۆ مدەی مانگێک لەم خولەیە بووین ئێستا سپاس بۆ خوا مەکسی ئەزانم جلی کوردی ئەزانم چاکە ئەزانم عنی جلی دەرەوە جلی ماڵەوە بە کاملی هەمووی ئەزانم سپاس بۆ خوا فێریان کردوین و دەستخۆشیشان لێکین بۆ ئەم مەکینە باشانە بۆیان دابین کردوین بتوانین لە ماڵەوە بژێوی ژیانی خۆمانی پێدابینکەین چکە هیچ ئیش و کار و کاسبێک و مەعیشەتێکمان نییە بەڕاستی ئەمە وەکو ئاڵتونێ وایە هەموو کات بتوانی پارە بەدەستبێنی پێوەی مەعیشەتی ماڵ و مناڵی پێبەڕێوە بەریت بەڕاستی زۆر زۆر سپاسیانەکەم خی گەورە بەیان خاتە بەرجەزای قیامەت دەست و چاویان خۆش بێ لەشیان ساخ بێ بەڕاستی مامۆستاسیروە زۆر زۆر ئەرکی کێشا لەگەڵمانە زۆر ماندوو بوو پێمانەوە لەشی ساخ بێ و ماندوو نەبێ خی گەورە جەزای باتەوانێ لەشی ساخ بێ و زۆر زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین خی گەورە لەشیان ساخکە زۆر سپاسی دەستگای بەخشینەکەم بۆ ئەم خولە جوانەکە بۆ ئێمە کردەوە هیچمان ئەزانی ئێمە لە ماڵەوە درومان و تەقەڵ و ئەوانە سپاسی دەستگای بەخشینەکەم بۆ ئەم خولەی درومانی بۆ ئێمە کردەوە ئێستا لێرە زۆر باشین سپاسی مامۆساکانەکەم کە ئێستا ئێمەوە مانگێک زیاترە دەستمان کردو بە درومان و هەموو شتێک ئەزانی بدورین بۆ خۆمان زۆر سپاسیانەکەین مەمنونین لەشیان ساغ بێ ئێستا هەموو شتێک ئەتوان بدوم جلە کوردیەکان خۆم بدووری ومە جلی ناوماڵ ماکسی ئەتوانین دوی ساڵتەکەوە هێلک هەموو شتەکان ئەتوانین بدورین سپاس بۆ خوا هیچ شتێک بڕاو بێ مەقەسیشم نەگرت بوو بەدەستمەوە ئێستا لەخوا بەزیابی مامۆستاکان بێ هیمەت و بەرەکەتی خی گەورە و مامۆستاکان و دەستگای بەخشین پشت و پەنامان بوون بەڕاستی پشت و پەنایەکمان بوون بەرزیان کردینەوە بەهێزیان کردین ئیتر بڕوامان بە خۆمانە ئێستا ئەتوانم خاوەنی پیشەی خۆم بۆ مناڵەکانم بۆ خۆم بۆ ڕەف بۆ دایکم بۆ دراوسەکان هەموویان شتم بۆ دووریون ئێمە هیچ پیشەیەکمان نەبوو مەعاشمان نەبوو ئێستا بە پشتیوان بەخوای گەورە و دەستگای بەخشین کە ئەتوانی ئێستا ئەمە کارێکی زۆر وەکو بازنی ئاڵتون وایە لە دەستایە کارێکی زۆر باشە بچیتە هەر شوێنێ پەکێ ناکەوێت بۆ خۆمان بۆ مناڵمان ئێستا پیشەیەکمان هەیە بۆ خۆمان ئەتوانین لە هەر شوێنێک بێ کاری خۆمان بکەین مەکینەمان هەیە ئەتوانین لە ماڵەوە درومان بکەین مەکینەیەکی زۆر باش و پێشکەوتووە ئاسانکاریەکە بۆ ئێمە ئەگە مەکینەمان نەبووە زۆر وانە ئەوە ئێستا سپاس بۆ خوا ئەوەی گرتووەتە ئەستۆ ڕێکخراوی بەخشین سوپاسیانەکەی هاتوچۆکەمان عەزیەتەکەمە بۆمان ئاسان بووە زۆر سوپاسیانەکەی ماڵیان ئاوا بێ هیوای لەش ساغی و سەلامەتی و تەندروستێکی باش بۆ هەموو دەستگای بەخشین.
ئێمە لێرەدا کە دەورەکەمان سەرەتایی بووە تەنها نەهاتووم لێرەدا وەکو لە وێنەکانی شائبینن من لێرە کاتەکەم بۆ نەکوشتووە بێم جلێکی ماکسێکی سادە و سەرەتاییان پێ بڵێم زیاتر ئەو مۆدێلانم پێوتون ئەوانەمان بەکارهێناوە کە خواستێکی زۆری لەسرە کەسانێکی زۆر داوایەکەن ئەو جلانش کە لێرە بۆم بڕێون ئەوەم بۆ بڕیون کە خۆیان داوایان کردو خۆیان حەزیان لێ کرد مۆدێلەکانی ئێمە ئێستا مۆدێلی ماکسی بە مۆدێل و بەکارهێنانی قەیتانم بۆ پێوتون مۆدێلی چاکەتی درێژە خوێندومانە جلی کوردی بە هەموو مۆدێلەکانیەوە جلی کوردیمان خوێندووە مۆدێلی عەزی ڕاست و چەپە هەج مۆدێلێ خۆیان شەو لە ئەنتەرنێت بینیوانە بەیانی هاتوونەتەوە مامۆستا ئەوەمان پێ بڵێ من زۆر بە خۆشحاڵیەوە ئەو مۆدێلانم پێوتون ئەتوانم بڵێم لە سایە هەشتا نەتوانن جل بۆ خەڵک بدور ماشەڵڵا زۆر باش فێر بوون بەڵام پاش ماندووبوونێکی زۆر خولەکە ئێمە مانگێکی خاندووە دەستیان خۆش بێ ئەمان بە دواییش پیجیان داناوە لە پیجەکەشا ئیسفادەیان کردووە لێرە بە عەمەلی پێم وتون بە نەزەری پێم وتون ئینجا ڕۆژانە خۆشیان جلەکانیان بۆ دووریوم بەیانی من ناوم خوێندوونەتەوە بە ناو هاتوون سەیری جلەکانیانم کردوون ئەمەش وای لێکردوون هیچ ئیهمالێک لە دەورەکانە بینن چونکە ئیشی ئیهمالی تیا بکەی لە درومان باش فێر نەبی وەکو پێشتر باسم کرد ئاماژەم پێ کرد کەسی وامان هەیە تقریبان 4 ڕۆژ 5 ڕۆژ لە دەورەکە لەگەڵمان بووە کاتێکم زانیوە تومە فڵان کەس بۆ نایەت توانە دەورەکە قورسە ناتوانین بۆمان ئەزم نابێت بەڵام ئێمە خۆمان هەروتومانە بێ بێم بەشدار بن تا لەگەڵمانە ڕاهاتون نشی زانیوە مەقەس چۆنەگیرێ من ئەگەر دەورەکانی تر ئیمتیحانەکانم لە ماڵەوە کردبێ بە بەشداربووەکان لێرەدا ئیمتیحانی کۆتاییشمان کردوون بۆمی ئاستیان زیاتر هەڵسەنگێنم چونکە زۆر مەبەسمە کە ئەمان باشترین فێر بن چونکە خاوەنێک کەسانێکن هەمووی 4 مناڵیانەیە 5 مناڵیانەیە حەزم کردو ئەمان زیاتر فێر بن ئەتوانم بڵێم ئێستا خاوەنی پیشەی خۆیان پێشەکی بە خێراتنی ئەم کاکەوە میوانە خۆشەویستانە دەستخۆشی لە مامۆستا سرواکەم لەو خوشکانە هیوادارم هەر سەرکەوتوو بوون دەستگای خێرخوازی بەخشین هەستا بەو خولە دەستخۆشیان لێ دەکەین ئیشەکی زۆر باشیان کردیە دەستخۆشی لە نووسنگەی ئەوروپا دەکەین خوا سەرفرازیان کە خوا پایەداریان خوا سەرکەوتیان کە هیوادارم نمونەیە هەر زۆر بێ دەستگای بەخشین یعنی ئیشەکی وایان بۆ کردوین لەوەیان نییە تەکسیان بۆ گرتوین هاتووسو لەسەر خۆیان ڕێز و عرومەتیان گرتوین زۆر یارمەتیان داوین کاگە ڕێبوار مامۆستا سروا شۆخانخان کاگومێت کاکسۆران هیوادارم هەر سەرکەوتوو بوون و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین کارێکی ئاسانیان بۆ کردوین ئێستا خۆ من هیچ دوورومانم نەدەزانی هاتوومە ئێروکانە ئێستا فێرە مەکسی فێرە بەڕین فێر زۆر شت بوویمە لێیان هیوادارم نمونەیان هەر زۆر بی پیشەکە بۆیان کردوین بژێوی ژیانی خۆمان پێ بەڕێوە ببین بتوانین شتێک بکەین بۆ ماڵ و مناڵمان زۆر زۆر سپاسیان دەکەم چوار مناڵم هەیە دەتوانم مناڵەکان بژێوی ژیانیان بۆ پەسەند بکەم بتوانم کارێکی وایان بۆ بکەم بە خەیویان بکەم وەڵڵاهی من هەتا ئێستا نەمەچینەم هەبووە نە دوورومانم هەبوو دەستی دوورومان ئێستا کار ئاسانیە بۆ من کە بتوانم بڕینەکەی بکەم و بۆ مەچینەکەش کار ئاسانیە ماڵیان ئاوابی و خوا خێریان بنووسی خوا جەزای هەموو لایەک بداتەوە خوا نمونەیان هەر زۆرکە
یا ڕەبی دەستگای بەخشین شتەکە یعنی لەوێنەیان یا ڕاستی بۆ هەموو فەقیرێک بۆ هەموو هەژارێک کەم دەرامەتێک یا ڕەبی نمونەیان هەر زۆر بێ هیوادارم نووسینگەی خێرخواسی ئەوروپا هەر سەرکەوتوو بن خوا جەزایان داتەوە خوا نمونەیان هەر زۆر بکە خوا بۆمان هەر بێلن سوپاسی دەستگای بەخشینەکەین بۆم دەورەی بۆیان کردوینەوە ئێمە زۆر استفادەمان کرد لەم دەورەیە زۆر پێویستمان پێی بوو سەرەتا تۆزێکمان ئەزانی وەلانی خۆمەوە تۆزێکم ئەزانی دوورین و بڕین ئێستا زیاتر فێر بوومە سوپاسی مامۆستا سروواکەین زۆر هاوکارمان بوو زۆر یارمەتیداین وای لێ کردین سقەمان بە خۆمانە بێ و بڕوا بە خۆمانە بێ جل ببڕین بدورین من زۆر پێویستم بەم دەورەیە هەبوو 5 منداڵمەیە هیچ مەعاش و ژێوی ژیانمان هەر چاومان لە دەستی خەڵک بووە تا ئێستا حەز ئەەکەم زۆر پشت بە خۆم بەستم و ئیشی دەستی خۆم هەبێ 1 دینار لە کەس وەرنەگرم تر پشت بەخوا ئینشاڵڵا ڕزقی خۆمان بەدەستی خۆمان پەیدا دەکەین ئەسایی سەری دەستگای بەخشینەوە زۆر هاوکارمان بوون زۆر یارمەتیان داین یەکەم جار من گوتم ناتوانم بێم چونکە زۆر دوورین لە ڕاپەڕینەوە بۆ ئێرە هەموو ڕۆژێ هاتوچۆ زۆر زەحمەت بوو ئیتر وتیان تۆ وەرە هەموو شتێکمان بۆتان ئاسان کردووە هاتوچۆ ئەم ڕۆژێک لە کاتی خۆی دێن و دەچین سیاریان بۆ گردوین لەسەر حسابی خۆیان ئیتر زۆر ئاسان کە بینیم دەورەکە زۆر جوان زۆر ڕێک و پێکە نەمتوانی وازی لێ بێنم هەموو ڕۆژێ لە وەختی خۆی هاتوین و ئیشی خۆمانمان کردووە زۆر سپاسان ئێستا بووینە خاوەنی پیشە ئینشاڵڵا مەکینەشە بینەوە لەگەڵ خۆمان ئیشی خۆمانەکەین ئینشاڵڵا وڵای زۆر سوپاسیانەکەین طبعاً ئەگەر ئەوان نەبن ئێمەش نەمانەتوانی زۆر کەسی تر هەیە زۆر دەستگای تر هەیە زۆر شوێنی تر هەیە بەس بیریان لەوە نەکردوێتەوە کەوا شتێکی وا بۆ ئێمە بکەن فێری خەیەتیمان بکەین ئێمە شەهادەمان نییە ئەومان نییە زۆر سوپاسیانەکەن لایەنی مادیەوە ئەوان هاوکاری ئێمە بووینە لە 1 دینارەوە هەتا زۆر زۆر ینی زۆر شتیان بۆ ئێمە کردووە سوپاسیانەکەین سوپاسی ئێوەشەکەین بە ناوی ئێوە بە ناوی خۆمان و بە ناوی ستافی بەخشینەوە دەستخۆشێکی گەورە لە جەماعەتی بەخشین ئەەکەین کاستاوە بەکردنەوەی ئەم خولە کە خولێکی زۆر باش و زۆر زۆر سەرکەوتوو تیابینم و ئێمە وەکو لیژنە لێرە هەڵسانگاندن لەسەر کارەکانی خۆتان کە چەند ڕۆژە مانگیەکە بەردەوامن لەسەر ئەم لیژنەیە لەسەر ئەم کارەتان ئێمە ئێستا هەڵسەنگاندتان لەسەر ئەم کارانی ئەمڕۆتان کە کۆتا کارتانە کەوتۆتە بەردەستی ئێمە هەڵسانگاندنی تەواوەتیتان بۆ ئەەکەین بۆ ئیش و کارەکانتان و دەستخۆشیش لە جەماعەتی کوردانی تاراوگا ئەەکەین بۆ دابینکردنی ئەو بژێ و ئەو بودجەیە کە بۆ ئەم خولەکراوە
و لێرەشەوە شتێکی زۆر جوانتان پێ بڵم کە ئەم کارە کە لە بەخشین ئەوەشێتەوە بەڕاستی جێگەی دەستخۆشیە بەڕاستی جێمایەی ئەوەیە کە ئینسان دڵی پێخۆشکە ماڵێک نییە و دوان نییە و سیان نییە چەندین کەس ئاوەدانەکاتەوە کە ئەم خولاکات فێرخوازێک فێر ئەبێ کاتێکە فێر ئەبێت چی ئەکات دوکانێک دانێ ئەو کەسە فێرخوازێکە تەنایە هەڵ ئەسێ بە دابینکردنی بژێوی 4 نەفر 5 نەفر هەریەکی لە ئاستی ئێمە چەند کەسێک لە بەردەستمانایە پێویستمان بەوەیە کە چی بکەین بژێوێکی باشی بۆ دابینکەین و ئەم خولەش بووە باعیسی ئەوەی بتوانین کە هەم مامۆسایان و هەم ئێمە لەگەڵ ئێوەیە بگەینە ئەنجامێک کە ئەمڕۆ کۆتاییەکەیەتی و ئیشەڵا ئێوەش لە ئایندا بە هەمان شێوەی ئەم مامۆسایانە بتوانن خولی ئاوەها بکەنەوە ینی چەند خۆشە تۆ لە ئێستایا فێرخوازێکی هاتوویت توانای دابینکردنی بژێوی ماڵت نییە مناڵەکانت نییە بەڵام دەستگای بەخشین و ئەو هاوڕێ بەڕێزانە هەستاون بە دابینکردنی ئەم خولە بۆ ئێوە ئێستا خولەکە کەوتۆتە نیهایی بۆ پاشان دوای ئەوە تۆ هەڵەسی دەستەکەی بە دانانی دوکانێک بۆ خۆت ئەم دوکانەکە دایانیت بژێوێکی باش بۆ مناڵەکانت بەرهەمەیەنیت واتە چاوەڕانی دەستی کەس نیت ئیلا ئیلاهی نەبێ کەوتۆتە سەر مێشک و عەقڵی خۆت لێرەوە دووبارە و سێبارە دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم و لە کوردانی تاراوگاکەم و هیوای زوو چاکبوونەوەش بۆ کاکە ڕێبوار ئەخوازم لێرەوە هیوادارم هەمومان لە ئاستی خۆمانە دوعایەکی خێری بۆ بکەین چکا بەڕاستی ئەو بەڕێزە زۆر هیلاکە لەگەڵ ئەم دەستگایە و لە ناو خەڵکە هەمووی جێدەسی دیارە و هیوای سەرکەوتتان بۆ خوازم بە هیوای سەرکەوتو بۆ هەموو لایەک. سەرەتا زۆر سوپاس بۆ دەستگای بەخشین کە هەستا بەکردنەوەی ئەم خولی درومانە بۆ ماوەی 30 ڕۆژ بەردەوام بوو 40 فێرخواز لێوەی فێر بوون و ئیسفادەیان لێ کرد و هەر دەورەکە هەستان بە دابینکردنی کۆمەڵێک مەکینەی تایبەت کە ڕێژەیان 40 مەکینەیە بۆ ئەم 40 فێرخوازە ئیسفادەیەکی باشیان لێ کردووە الحەمدوللا لە ماوەی ئەم 30 ڕۆژەیەوان توانیویانە ئێستا بەباشی فێر بوون سەرەتا دوورینێکی وەها نەیان نەزانی بیکەنیان نەیان نەزانی مەسەن قیاسات و شتانە لە هیچەوە دەستیان پێکرێستا الحەمدوللا ئەتوانن ببنە خاوەنی پیشەی خۆیان ئیشی خۆیان دوورینی خۆیانەکەن و ئێمە وەکو لیژنە لێرە دانیشتوین لە ماوەی 30 ڕۆژەیە دەستمان کردو بە هەڵسەنگاندنی ئیشەکانیان و دانانی دەرەجە لەسەر دوورینەکانیان ئەتیماتمان کردوتە سەر جۆری بڕین و تەقەڵ و دورومان و هەموو ئەو شتانەی کە لێرە ڕۆژانە خوێنراوە باس کراوە لێرە ئەمڕۆ لیژنەیەک دانیشتووە بە سەرپەرشتی ئەم سێ کەسە بەڕێزە لێرەیە دەرەجەمان بۆ داناون و ئینشەڵڵا لە کۆتایی دەورەکە نزیک بوونەتەوە دەستەکەین بە دابەشکردنی شەهادەکانیان لە ماوەیەکی کەمدا و لە کۆتاییدا زۆر سوپاس بۆ ئەو کەسانەی کە توانیان کولفەی ئەم دەورەیە بگرنە خۆیان سوپاس بۆ ئەو کەسە دڵسۆزانەی کە هاوکاری بەخشینەکەن و سوپاس بۆ ئەو کەسانەی کە ئەتوانن دەستی هاوکاریان بگەنە بەخشین بۆ ئەوی بتوانن ئەم جۆرە کەسانە سوودمەت بن لێیان سوپاس بۆ هاوکاری ئەو کەسانەی کە توانیویانە بە هاوکاریەکانیان هاوکاری ئەم کەسانە بکەن سوپاس بۆ ئەوانەی کوردانی تاراوگە دەرەوەی وڵات کە توانیویان بە مەبلەغێک داعم و کولفەی ئەم خولی درومانە بگرنە خۆیان کە بە سەرکەوتووی بەڕاستی کۆتایی هات چونکە دەورەیەکی زۆر سەرکەوتوو بوو لە ئاستێکی زۆر باشا بوو بە دابینکردنی مەکینە بۆیان و دابینکردنی قوماش بۆیان و دابینکردنی کەرەسە سەرەتاییەکان بۆیان ئەمە هەر هەمووی کاراسانی بوو بۆ ئەوەی بتوانن ئەوان باشتر و زیاتر و جوانتر فێر ببن هەر بە هاوکاری ئەوان بوو بە هاوکاری ئیشە خێرخوازیەکانی ئەوان بوو توانیمان پەرەبین بەم دەورە خەیاتیە و نەتیجەیەکی زۆر باشەیە و لە ئێستاە ئەم سوودمەندانە ئەتوانن بۆ خۆیان ببنە خاوەنی پیشەی خۆیان زۆر سپاسیانەکەین و خوا خێریان بنووسێت.
خاتون لەوەی کە پلەی یەکەمی ئەم دەورەیەت بەدەستێناوە چه هەستێکت؟ وڵای هەستێکی زۆر خۆشم هەیە بەڕاستی زۆر هەستێکی خۆشە چونکە کەم بیدار هاتم ئەم دەورەی خەیەتیەوە تەسەوڕم ناکرد بە دەرچنیش خۆم حساب بکەم سپاس بۆ خۆی گەورە و توانێ مامۆستاکانم کە توانین پلەی یەکەم بەدەست بێنم. دەستپێک پێشەوەی کە بیتە ناو ئەم دەورەیەوە هیچت لە خەیاتیە زانی؟ وڵی نەوەڵای هیچم نەزانێت چونکە هیچ شتێکم نەبووە مەکینە من نەبووە ینی نەمتوانێت بچمەتە خولێکەوانەیە ئەم خولیان کردوانەیە زۆر خۆشحاڵم بەڕاستی یەکێک بوو لە خۆشترین ڕۆژی ژیانم کە تەلەفۆنم بۆ کرا بڵێ دەورێکی ئاوامان بۆ کراوە توانێ و ئەتوانی بەشدار بیت سپاس بۆ خۆی گەورە ئەو بکە خۆم چاوەڕێم ناکرد. زۆر باشە لە دەستپێکی خولەکەی باوەڕتە کرد تۆ بەم شێوازە ئاستت بەرز بێت؟ قەت تەسەوڕم نەکردووە. ئێستا پلانت هەیە لەوەی کە چی ئەەکەیت تۆ ئێستا خودناوی خۆتەنیتە خەیات؟ ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە هەر نای خۆشم لە نێمە خەیات مادام شەهادەیەکی وان پێ لە خولێکی ئاوای بەشداریم کردووە چەنەها کەس وینی کردو لەسەر دوورمانەکانم بڕینەکانم شێوازی جلوبەرگەکانم ئینشاءڵڵا لە شوێنانیش هەلی کارمە بێت و خۆشم دەستەکەم بە ئیشی خۆم ئینشاءڵڵا. زۆر باشە چیت هەیە بۆ نووسینگەی بەخشین یا بۆ نووسینگەی ئەوروپا یاڵبەتە بەخشین و هەروەها دەستگای خێرخوازی بەخشین خۆی کە بەم جۆرە پرۆژانە ئێستا ئێوە تەنها وەکو مانگەکانی ڕابردوو نیە 100,000 هاوکاری منداڵەکانتان بکە ئێستا ئێوە خۆتان داهات بۆ خۆتان پیاکەن. زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم زۆر سپاسی خێرخوازانی تاوراگاکەم دەستیان ماجەکەم زۆر سپاسیانەکەم کە توانیان خولێکی ئاوا بۆ ئێمە بکەنەوانە کە ئێمە بتوانین لەناو ئەم خولەیە ڕاست و چەپی خۆمان جیاکەینە بەڕاستی ئەوەی کە نەمان زانیمان لێرە ئەوەی تەسەوەرمان ناکە پلەی یەکەمین دووهەمین بوو سپاس بەخوای گەورە بەدەستمان هێنا زۆر سپاسی یەکەم دەستی خێرخوازانیش خۆش بێ یاخوا لەشیان ساغ بێ و قەتمان دوو نەبن ئینشاءڵڵا. سەرەتا دەستخۆشیم بۆ دەستگای خێرخوازی بەخشینەکەم و کوردانی تارۆگە و نووسینگەی ئەوروپا بەڕاستی ئەمە خولێکی زۆر نایابوو تایبەت بوو هەستێکی زۆر خۆشم هەیە کە پلەی دۆم بەدەستێناوە زۆر خۆشحاڵ بووم چاوەڕێ ئەوەشم نەئەکرد بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم بۆ پلەی دۆم تەنها شتێکی سەرەتاییم ئەزانی ئەگەرنا شتێکی وانە بۆ کە بزانم بەڵام شتی زۆر باش فێر بووم لە مامۆستاکەمان و زۆر سپاسیەکەین و زۆر ئەرکی کێشا لەگەڵمانە باڵێ زۆر بەدڵنیاییەوە ئێستا حەزەکەم دوکانێکیشم هەبێت و یەکسەری دەستیشکەم بە ئیشکردن بۆ زۆر سپاسیانەکەین و دەستیان خۆش بێت و ڕێگای هاتوچوان بۆ دابین کردین و مەکینیان بەدانین هەموو پێداویستە سەرەتەکان بۆ دابین کردین و دەستیان خۆش بێ و خێریان بنووسێت. بینەرانی عزیز خێرخوازانی خۆشەویست ئەوەی کە بینیتان دیارە چاکە و خێر و سەدەقەکانی ئێوە بوو کە توانی پرۆژەیەکی دیکەی دەستگای خێرخوازی بەخشین بەم شێوازە بگەێنێتان جام کە لەم پرۆژەیەدا چل خاتون کە خاوەنی چەندین منداڵی بێباوکن ئەگەر لە ڕابردوودا چاکە و خێر و خێرخوازیەکانی ئێوە مانگانەیەکی بۆ دیاری کردبن ئەوە بەم بیرۆکە ناوازەیی دەستگای خێرخوازی بەخشین ئەمان دەبنە ئەوەی کە خۆیان دەتوانن مانگانە داهات و بژێوی ژیان بۆ خۆیان پەیدا بکەن تاو کاتێک کە ئێوە بەردەوام بن لە خێر و چاکەکانتان و گەیاندنی بە دەستی دەستگای خێرخوازی بەخشین ئەوە بەرنامەی بەخشین و پرۆژەکانیشان بەم شێوازە بەردەوام دەبێت
سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە.